دوای زیاتر لە 20 ساڵ حکوومەت هێرێمی کوردستان زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش کرد و لە ئێستادا لە چەند شوێنێکی هەولێر وا بڕیاریشە لە پارێزگاکانی دیکەش زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت. من ئێستا لە یەکێک لەو شوێنانم کە زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش کراوە، ئەویش سەر ڕێگای هەولێر دۆکە و بە دیاریکراویش گوندی ئاشۆکانە. ئێرە زەویەکانی گوندی ئاشۆکانە و لە لای دەستەڕاستیشمەوە زەویەکانی گوندی دارەبەن و سەیدانی 1 و سەیدانی 2 خراپەدراو کە لە 4 بۆ 5 زۆن پێک دێت لێرە زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش کراوە. جا ئەمەی هەیە تاوەکو ئێستا سەرقفل یاخود تەختیتی شوێنەکە نەکراوە، تەنها لە ڕێگای نەخشەیەکەوە زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش کراوە کە ئاگادارکراونەتەوە لەو شوێنە زەویتان بۆ دەرچووە. من قسەم لەگەڵ سەرۆکی شارەوانەکانی هەولێر کارزان عەبدولهادی کرد، ئەو باسی لەوە کرد لە ئێستادا سەربلۆکی زەویەکان دانەندراوە، بەڵام لە ئایندەیەکی نزیکدا هێستا لە قۆناغی دیراسەکردن داینە و لە ئایندەیەکی نزیکدا سەربلۆک بۆ زەویەکان دادەندرێت و بە نزیکترین کات خزمەتگوزاری بۆ فەرمانبەران دەگاتە سەر ئەو زەویانە کە بەسەریان دابەش کراوە. جا ئەم زەویانە بەشێکیان دەکەوێتە نزیک شەقامی هەولێر دۆک بە دیاریکراویش نزیکی 5 بۆ 6 خولەک لە کۆمەلگای گەزنەوە دوورە، واتە لە شەقامی 150 مەتری 5 بۆ 6 خولەکت پێ دەچێت تاوەکو دەگەیتە سەر ئەم زەویانە. بەشێکی ئەو زەویانە شوێنەکانیان زۆر باشە کە من قسەم لەگەڵ نووسنگێکی کڕین و فرۆشتنی خان و زەوی کرد لەو ناوچەیە و باسی لەوە کرد. بەشێک لەو زەویانە لە ئێستادا تەنها کە ناویان دەرچووە فەرمانبەرەکان نرخی سەر و دەفتەرێک دۆلارە. جا لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە کارزان عەبدولهادی باسی کرد ئەم زەویانە وەکو دابەشکردنی زەویەکانی پێشووتر نییە کە بە شێوازی کارت بێت و دوای چەند ساڵێک بکرێن بە تاپۆ. ئەم زەویانە لە ئێستادا ناویان بۆ دەرچووە، بەڵام دوای ئەوەی کە زەویەکان دەدرێت بە فەرمانبەران و ڕێگەیان پێ دەدرێت بکرێت بە خانوو ڕاستە و خۆ تاپۆ دەکرێن. ئەمەش بۆ ئەوەی کێشەی کۆمەڵایەتی و کێشە بۆ شارەوانەکان دروست نەبێت کە لە ماوەی ڕابردوو لەگەڵ دابەشکردنی زەوی کێشە بۆ فەرمانبەران و بۆ شارەوانی دروست دەبوو. ئەمەش بەهۆی ئەوەی کە هێشتا زەویەکان تاپۆ نەکرابوو کڕین و فرۆشتنی پێدەکرا.